ام بزانین اف گورنن کو ده پروژاسه ده هاتی نکرن چه بوینه آیا گورن هاتی نکرن یا نه کنگی ده پارلمان رینشنل سرکتنج بکو پروژاسه بیت پسند کرن میوانه که من هیا برز دارا سکانیانی اندام پارلمان عراقیش بغداد لگل منه ام کاتت باش بهم خوشه لو دست بکم به پیش زانیاری کانی ایوه که امرو دنگدان و وردبینی بود تواوی خالکان پروژاسه 2023-2024-2025 عراق کرابو چه گورانکاری کرا به زانیاری کانی ایوه وکو خوی در تیپری و یان گورانکاری روی داوه بنای خوای بخشنده مهربان سپاس بۆ سڵاویش لە بیسەر و بینەرە بەڕێزەکان دیارە ئەتوانین بەهۆی ئەوەی کە لە ساڵی ڕابردووە بودجە نەبوو لە عێراقا و قەیرانێکی سیاسی و دارایی زۆر لە عێراق و هەروە قەیرانی خزمەتگوزاریەکان بەرەوکی سەرجەم هاوڵاتیانی گرتبوو دوای ئەوەی کە حکوومەت تشکیل کرا ئەتوانین بڵێن یەکێک لە هەرە کارە سەرەکیەکانی بریتی بوو لە ناردنی بودجە بۆ پەرلەمان ئەگەرچی بودجەکە دواکەوت بەڵام دوای ئەوەی کە گەشتە پەرلەمان ئەتوانین بڵین بەڕاستی جێی دەستخۆشیە بە تایبەتی لیژنەی دارایی ئەتوانین بڵین بەردەوام دانیشتنی چڕوپڕی کرد و توانی لە ماوەیەکی دیاریکراوە گفتوگۆ لەسەر هەموو خاڵەکانی پرۆژە یاسای بودجە بکە و لایەنە پەیوەندیدار و وەزارەتەکان گفتوگویان لەگەڵ هاوکاو استیزافەیان بکات ئێستا ئەوەی کە چاوەڕوان نەکرێت کە لیژنەی دارایی ئەتوانین بڵین لە کۆتا ساتەکانیەتی بۆ ئەوەی پرۆژە یاسای بودجە ڕژنووسی پرۆژە یاسای بودجە ڕەوانەی سەرۆکایەتی پەرلەمان بکا و سەرۆکایەتی پەرلەمانیش لە دانیشتەکانی داهاتوە بخاتە کارنامەی خۆی و خوێندنەوەی سێم و دەنگدانی لەسەر بکرێ ئەوەی هەستەکرێت لەسەر بودجە دیارە پرۆژە یاسایەک بۆ بودجە پێشکەش کرابوو ئەتوانین بڵین گۆڕانکاریەکی زۆر ئاوار شەی بەو شێوەیەتیان نەکراوە بەڵام ئەم بودجەیە بودجەیەکی زەبەلاحە لە چاو بودجەی ڕابردووە ئەتوانین بڵین لە مێژووی عێراقا بودجەیەکە کە باز لە 108 تریلیۆن دینارێکە کە تەشغیلەکەی نزیکەی 134 تریلیۆنە و نزیکەی 140 بۆ بەشی ترە ئەمان شکی هەرێم کە 12.67 کە نزیکەی 16 تریلیۆن و کەسرێکەکە خاڵێکی واکە بڵێ گۆڕانکاری وای بەو شێوەیەتیان نیە ئەمە ئەتوانین بڵین پوختێک دەربارەی ئەوەی باسی شتێکی گرنگت کرد پێم وایە ئەوەی بەلای خەڵکەوە گرنگ بێت و هەمویان چاوەڕوانی بن ئەوەیە کە ئەوەی پەیوەستە بە ژیانی خەڵک هیچ گۆڕانکاریەکی دەڕوویداوە یانە مەبەستم بەشە بودجەی هەرێمی کوردستانە لە ناو پرۆژە یاساکەدا گۆڕانکاری بەسەردا هاتووە یان هەروەکو خۆی جێبەجێ کراوە ئەوەی کە پەیوەندی بە بەشی بودجەی هەرێمی کوردستانە دیارە ئەوە بڕیارە کە ڕێژەکەی لە سا 12.67 و هەروەها بڕەکەشی بە نزیکەی 16 تریلیۆن و کەسرێک کە مەزندا کراوە ئەتوانین بڵین ئەمە خاڵی ئەرێنی ئەوەیە کە جۆرێک لە زەمانەت بۆ موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستانە لە بودجەی عێراقا جێگیر ئەبێ و خاڵێکی تریش کە پەرپێدانی پرۆژەی پەرپێدانی پارێزگاکان کە ئەویش سەرجەم پارێزگا وەکو سەرجەم پارێزگاکانی عێراق پارێزگاکانی هەرێمیش حسابی خۆی بۆکرێت کە قسە لە نزیکەی 276 و بە هەڵەبجەوە قسە لەسەرەوە کرێکە و بڕە زیاد بکرێت بۆ نزیکەی 316 زۆر باشە پێم وایە لە ساڵەکانی ڕابردووش ئەوەندە کێشەمان لەگەڵ ئەو بەشە بودجێ نەبوو بێتن ئەوەی کە بۆ هەرێمی کوردستاندانراوە بەقەت ئەو کێشەیەکە لەگەڵ ئەو مەرجانەمان هەبوو کە مەشروط بوون ینی بڵێ ئەو پروژاسە دوای ئەم گۆڕانکاریانە لێژنەی دارایی هیچ خاڵێکی زیاد کردووە کە ئەم یان بڵێن سەرفکردنیان خەرجکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان بەسترا بێتن بە هەنێک شتی ترەوەیان وەکو خۆ بۆ ئەوەی کە سەرەتا دانراوە یەکێک لەو خاڵانەی کە تێبینی لەسەر هەبوو لە مادەی 12 لە بڕگەی دووە کە ئاماژەی پێیەکا کە ئەبێ پشکی هەرێمی کوردستان بەقەدەر داهاتی فرۆشتنی نەوت و داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بێ کە پێم وایە ئەمە خاڵێک بوو دەبوو لە وەفتی دانوسکاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەم خاڵە بەسەریانە تێنەپەڕایە چونکە هەمومان ئەزانین داهاتی سەرەکی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بریتە لە نەوت ئەگەر بێت نرخی نەوت بەرز و نزمیش بکات چونکە هەمومان ئەزانین دیاریکردنی نرخ نەوت پەیوەندی بە عێراقیان بە هەرێمی کوردستانەوە نییە پەیوەندی بە
بازاری جیهانی و تەڵەب و خواستە لەسەر نەوت بە دڵنیای و پێم وایە ئەوە گرفتێکە کە دەبوو ئەو خاڵە نەبووایە و پێم وایە خۆشبەختانە ئێستا ئەوەی گفتوگۆ ئەکرێت لە لیژنەی داراییە ئەو خاڵە کە پێویستە تەجاوز بکرێت ئەگەرچی ئەتوانین بڵین لە ئێستاە هێشتا پرۆژه یاسای بودجە لەلایەن لیژنەی داراییە و ئاراستی پەرلەمان نەکراوە دیارە ئەبێ بڕگە بە بڕگا مادە بە مادەوە خاڵ بە خاڵی خوێندنەوەی بکرێت و سیاغەی لە ڕووی قانونیەوە بۆ بکرێت لە ڕووی مستەلاحاتەوە و هەروەها بڕگە بە بڕگە دەنگی لەسەر بدرێ لەلایەن لیژنەی داراییەوە کە تەواو بۆ ئەنێرێتە سەرۆکایەتی پەرلەمان و لە سەرۆکایەتی پەرلەمانیش 2000 دانرێت لە کارنامەی پەرلەمانە بۆی خوێندنەوەی سێمی بۆ بکرێت. ئەمەی کە زۆر گرنگە بەڕاستی ئێمە داوامان کردوە چەند جارێکی لە پەرلەمانە کە پێویستە ڕێکەوتنی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندیا بێ و ئەم ڕێکەوتنش لە بجای ئیشارەی پێ بکرێ بۆ ئەوەی ڕێکەوتنی دوولانی سیاسی نەبێ بەیانی ئەگەر بەرز و نزمیەگەیان زۆر باشە ببوورە ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی هەبووە هەروەها ئەو ڕێکەوتنە سیاسیە لە نێوان لایەنە سیاسەکان هەبووە تا چەند هۆکار دەبن بۆ ئەوەی دەنگدان لەسەر پرۆژاسەکە زوو تێپەڕێت و زوو بچێتە واری جێبەجێکردن. بە دڵنیاییەوە لەبەرەوەی ئەتوانین بڵێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق فرە پێکاتەیە و ئۆپۆزیسیۆنی تایە و دەسەڵاتیشی تایە و ئەو لایەنانەی کە حکوومەتیشان پێکێناوە زۆری نان ئەگەر پرۆژە یاساکە بەویستی هەمووان بێ و داخوازی هەمووانی تا جێگا کرا بێتەوانێ بە دڵنیایە ئەتوانین پرۆژە یاساکە لە پەرلەمان تێ ئەپەڕێ بەڵام ئەوی گرنگە خاڵێک ئامێوە ئاماژەی پێ بکەم بودجە یعنی قوتی هاوڵاتیان و فەرمانبەران و سەرجەم کردە ئیداریەکانی وڵات لەبەرەوە پێم وایە بە دەسەڵات و بە ئۆپۆزیۆنەوە هەمویان ئەو ویستیان هەیە کە پرۆژە یاسای بودجە تێپەڕێندرێ بۆ لەبەر ئەوەی جۆرێک لە بژانەوەیەکی ئابووری لە سەرجەم سێکتەرەکان و جۆرێک لە دڵنیایی بۆ موچەی فەرمانبەران دروستە بێ و پەرەپێدانی پارێزگاکان و ئەو پارەیە کاتێک دێتە بازارەوە جۆرێک لە جوڵەی بازرگانی دروست دەبێت لە بازارەکانە کە پێم وایە ئەمە لە بەرژەوەندی سەرجەم هاوڵاتیان و گەلانی عێراق و کوردستان تەواو دەبێت. بەڕێز دارا سێکانیانی ئەندامێ ئەنجومەنە نوێنەرانی عێراقیش بەغدای سوپاس و ژ بەغدا هەلگەلمە بوون.